ئەخلاق و سیاسەت دوو چەمکی گرێدراوی یەکن. مێژوو سلمان دوێتی ئەگەر بێت و سیاسەت بە ئەخلاقەوە نەکرێت ئەوە ماڵوێرانی و کوشتن و بڕین و جەنگ بەدوای خۆیدا دەهێنێت کە لە بنەڕەتدا سیاسەت بۆ خزمەتکردن و ڕێخستنی ئیشوکاری هاوڵاتیانە. پاراستنی بەرژەوەندی هاوڵاتیان و نەگۆڕینەوەی بە پۆست و پلە و پایە بە بنەماکانی ئەخلاقی سیاسی دادەنرێت. ئەوەی کە گرنگە بە نیسبەت کەسی سیاسەت مەدار چه ئەو کەسەی ممارەسەی دەسەڵاتەکە، چه ئەو کەسەی کە ئەوێ بگا بە دەسەڵات، چه ئەو کەسەی چاودێری دەسەڵاتەکە ئەبێ پابەند بێ شتێک مەفهومێکی پێوتە ئیلتیزام، پابەندبوونێک هەبێ هەم بە یاسا بەرکارەکان و هەم بە بنەماکانی ئەخلاق. یعنی ئینسانی سیاسەتمەدار لە ڕوانگەی فەلسفەی ئیسلامیەوە، لە ڕوانگەی هزری ئیسلامیەوە پێویستە دوو مەرجی سەرەکی تیابێ. لەلایەکەوە پابند بێ بە ڕێکارە یاساییەکان ئەو چوارچێوە یاساییەی کە مەقبولە نەناو کۆمەڵگادا، لە یەکترۆ پابند بێ بەو بنەمە ئەخلاقیانەی کە لە ناخی خۆیان جێگیرن. نابێ هیچ جۆرە دژایەتیەک لە بینی ئەم کەسایەتیە هەبێ، هەم لە بیر و ئایدیا و بیر و بۆچوونەکانی خۆیان، هەم لە کارکردی ڕۆژانەیە کاتێک کە ممارەسی کاری سیاسیەکە، کاتێک کە دەسەڵاتدارە، کاتێک بەڕێوەبەرە، کاتێک دەستگایەکی بەدەستە و کاتێکیش چاودێری دەسەڵات دەکا و کاتێکیش ئەوێ بگا بە دەسەڵات. لە هەموو ئەم حاڵەتانەدا ڕێگایەکی ڕاستەیە ئەوێ پێوەی پابند بێ. ئەمە پێوتی ئەخلاقی سیاسی. ئەگەر باسی هەرێمی کوردستان نووسەرێکیش پێی وایە لە هەرێمی کوردستان بانگەشەی سیاسەتی ئەخلاقی لای زۆرینەی هێزەکان شکستی هێناوە و نەیانتوانیوە سیاسەتێکی ئەخلاقیانە بکەن و پابەندی بەهاکانی ئەخلاقی سیاسی بن. لە ڕاستیە ئەگەر باسی هەرێمی کوردستان بکەین ئەوە ئەبێ باز لە ئەو گوتارە بکەین کە لە هەرێمی کوردستانە هەیە بە ناوی ئەخلاقەوە قسەکات. ئەو لە ڕاستیە ئەمە ئەتوانم بڵێم لە ساڵانی ڕابردووە خەڵکی تووشی جۆرێکی زۆر لە بێ هیوایی کرد، چونکە لە ڕاستیە قسەکردن بە ناوی ئەخلاقەوە پێویستی بە فەزیلەتێکی گەورە هەیە کە لە پشتیەوە بێت، کە زۆر جار ئەوانی بە ناوی ئەخلاقەوە قسەیان کردووە لە سیاسەتی هەرێمی کوردستانە لە دەرەنجامە بەو شێوەیە ئیشەکانیان نەبینراوە. کاتێک کە بەرپرسیارەتیان کەوتۆتە بەردەست پابەندی هەموو بەڵێن ئەخلاقیەکانی خۆیان نەبوون. بۆیە گوتاری ئەخلاقی لە ناو سیاسەتی هەرێمی کوردستانە گوتارێکی شکست خواردووە. لە ڕاستیە گوتارێکە توانین بڵێن وەکو سەرابێک پیشانی خەڵک درا و دوایی نەما. پێشێلکردنی ئازادیەکان، نادادپەروەری، بەرزبوونەوە و خۆشگوزەرانی چینێک و داماوی چینێکی تر، خیانەتی نیشتیمانی، مەترسی خستن سەر ئاسایشی گشتی، منافەسی ناشەریفانە و شکاندنی نوخبەی لایەنەکانی بەرامبەر مشتێکن لە خەرمانی مێژووی 27 ساڵی دەسەڵاتی کوردی. لەبەرەوەی سیاسەتی ماکیاڤیلی جێبەجێکراوە کە دەڵێت دەسەڵاتدار بۆ مانەوەی پێویست ناکات ڕەچاوی ئەخلاق بکات، بەڵکو پێویستە خەڵک لێی بترسن نەک خۆشیان بوێت. لە بەرامبەردا کە منەو هێزانی کە مافی هاوڵاتیانیان بە هیچ بەرژەوەندی و پارە و پۆستێک نەگۆڕیەوە و هیچ هەڕەشە و گوڕەشەیەک نەیانتوانی لا بنەماکانیان دووریان بخەنەوە و هەردەم لە پێناو مافی خوراوی هاوڵاتیان و بەرگریکردن لێیان ئامادەی هەموو باشدانێک بوون. بەمەش بە نمونەی بەرزی ئەخلاقی سیاسی ناوزەت دەکرێن. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.